کۆبنەوەکەی حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق دوای چەند هەفتەیەک لە چاوەڕوانی 2000 ئەنجام درا، بەڵام هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی تێدا نەدرا. هەرچەندە ژمارەیەک لە بەشداربووانی کۆبنەوەکە دەڵێن حکوومەت بەڵێنی داوە ئەگەر لە یاسای بودجێ عێراق دۆلارێک زیاتری دەستکەوێت ئەوە جێبەجێ بکات. لە کۆبنەوەکەدا دوای ئەوەی حکوومەت و فراکسیۆنە کوردستانیەکان ژمارەکانی خۆیان خستۆتە ڕوو، هەردوو لا ڕێککەوتن لەسەر پێکهێنانی لیژنەیەک بۆ ئەوەی بزانرێت جێبەجێکردنی یاسای بودجێ عێراق یان فرۆشتنی نەوتی هەرێم بە شێوەیەکی سەربەخۆ دەستکەوتی زیاتری بۆ هەرێم دەبێت. زیاتر بە دوواداچوون بۆ کارەکان بکرێت، لێکۆڵنەوەکان ورتر بکرێت و لیژنەش پێک بهێنرێ بۆ ئەوی سەردانی حکوومەتی ئیتیحادیش بکرێت، بەراوردی هەموو داهاتەکان بکرێت. ئەوەی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە نەتیجە ئەگەینە بڕیارێکی هاوبەش و چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێت پێکەوە بڕیارێک لەو بارەیەوە ئەدرێت. سەرۆکی یەکێک لە فراکسیۆنە کوردستانیەکان کە بەشدار بوو لە کۆبنەوەکەدا دەڵێت لە کۆبنەوەی حکوومەتی هەرێم و فراکسیۆنەکان هیچ بڕیارێکی یەکلاکەرەوە نەدراوە. ئاماژەی بەوەش کرد ئەوان کۆمەڵێک داتە و زانیاریان لەبارەی بودجە خستۆتە ڕوو، هەروەها حکوومەتی هەرێمیش کۆمەڵێک داتا و زانیاری جیاوازی خستۆتە ڕوو. وتیشی بەلای ئەوانەوە کێشەکە ژمارە نییە، بەڵکو و کێشە بێمتمانەیی و نەبوونی شەفافیەتە. ئەندەی خەنە ڕوو و باز دەکەن دەڵێن ئێمە ئەگەر بێت و یان تریلیۆنێک و 200 ملیاریش وەکو ساڵانی جاران بۆ هەرێمی کوردستان بێ ئێمە ناتوانین کێشەی موچەی خەڵک چارەسەر بکەین. یعنی ئەمە ئەو پەڕی بێ پلانی و شکستی حکوومەتی هەرێم دەسەلمێنێ و خۆشیاندانیان بەوەدا ناکە ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێم ئەو قەیرانی کە تێکەوتووە بۆ سیاسەتی هەڵڵێ و نادروستی ساڵانی ڕابردووی حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە کە هیچ پلانێکیان نەبووە. بەڵێ خۆیاندانیان بەوەدا ناوە کە ئەمە لە ئەنجامی ململانەی حزبی لە ئەنجامی بێپلانی حکوومەت ئەم دۆخە دروست بووە. ئەو کۆبنەوەی حکوومەتی هەرێم و فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق لە کاتێکدا بوو پێشتر حکوومەتی هەرێم لە چەند ڕاگەیاندراوێکدا جەختی کردەوە کە یاسای بودجەی عێراق بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نییە، بەڵام چوار فراکسیۆنەکە یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ کە لە پەرلەمان دەنجیاندا بە یاساکە دەڵێن جێبەجێکردنی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.